بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ و ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان. ئەمڕۆ کۆڕێک بۆ زۆر بەڕێز مامۆستا ئەیوب کوێخا ڕۆستەم کە بەڕێزیان نووسەر و لێکۆڵەرن دەربارەی ماکی کوردبوون و کۆڕەکە بۆ خستنەڕووی لێکۆڵینەوە مێژوویەکانی ئاینی یارسانیە. باز لەم بابەتاکەم بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. مامۆستاگیان بەخێربێی سەرچاومان. زۆر سپاس بەسەرکردنەوە. زانین کە هیلاکیت ئەمڕۆ کۆڕەکەت چۆن بەڕێوە چوو؟ وەڵای زۆر باش بوو. کۆڕەکە قەڵەباڵغێکی باش و خەڵکێکی زۆری ڕۆشن بیر و بەڕاستی ئەوانەی ئێمە مەبەستمان بوون ئامادە بوون. کۆڕەکە دوو بابەتیش بوو. هەر من نەبووم بە زوڵم لە دکتۆر کەیوان نەکەین. ئەویشمان لەگەڵا ئەو خوێنەوەیکی مێژووی بوو بۆ دینی یارسان. ئەوەی من ماکی کوردبوون لە دینی یارسان. ئەمە نوێترین لێکۆڵینەوەی تۆیە بە ماکی کوردبوون دەربارەی ئاینی یارسان. مێژووی ئەم ئاینە بۆ کێ گەڕێتەوە و ڕاستەکە مێژوویەکی زۆر تەمومژاویە؟ بەڵێ مێژوویەکی زۆر دێرینەیە و تەمومژاویشە. تەمومژاویەکەش ئەوەیە کۆمەڵێ هۆکاری هەیە. هۆکاری یەکەمیان ئەوەیە بەڕاستی تێکستەکانی ئەوان زۆر و جۆراوجۆرن. زۆر و جۆراوجۆرن. هەندێک ینی بەڕاستی بەرچاولێڵی لە خوێنەوەکی تێکستەکانە دروستە بێ. ئەگەر بۆ خەڵکی لێکۆڵەری باش و شارەزانە بێ ئەوە ئەبێ بە کێشە بەڕاستی. دووەم دینەکەیان تا ئێستا نهێنیە و لەم عەسری ئەنتەرنێتە دین چۆنە بێ نهێنی بێ. تا ئێستا ئەوان لەسەر بنەمای شتێک پێڵێن قەواڵەی سڕمەگۆ سڕمەڵێ تا ئێستا دینەکان نهێنیە. ئەمەش بۆ بەهۆی هەندێک لە بەرچاولێڵی دوایەوە دوابڕانی جوگرافی ئێستا یارسانەکان یان کاکەیەکان لە ناوچەی کافکاس لە هەرێمی ئێلێزاپسپۆڵ لە وڵاتی شام لە کوردستان بە شێوەیەکی گشتی لە عێراق لە هەندێک شوێنی عێراق لە هەندێک شوێنی ئێران دەرەوەی کوردستانی بۆ نمونە لە خۆراسان لە نزیک تاران یارسان هەن نیشتەجێن. ئەمە وای کردوم دابڕانە جوگرافیە بە بەردەوامی مێژوو کەوتونەتە ژێر کاریگەری هەندێک دین و ئاین و ئاینزای دەوروبەریان. ئەو بەرچاولێڵیانە ئەوە دروستی کردەوە. بەڵام خۆی مێژووی دینەکە ئەگەرێتەوە بۆ ناو دینە ئاریەکان بەڕاستی بەس وەکو سەرەتای ڕێکخستنەوە و کە تێکست دەکەوت بێ لە سەردەمی بالولی ماییەوەیە لە سەدەی دووەمی کۆچی. لە سەدەی دووەمی کۆچیەوە تێکست و نووسراویان لەبەردەسە. بەڵێ یەکێکی تریش لە هۆکارەکان ئەوەیە کە بۆ خۆیان کەمترین لێکۆڵینەوە و توێژینەوە و نووسراویان هەیە. ئەمەی کەوتم نهێنی پارێزیەکە ئەوانە لەن هەر نهێنێک بدرکێنین. هۆکارەکەی ئەمە چییە؟ هۆکارەکەی من بەلای منە وەکو لێکۆڵەرێک کە تەمەنێکم لەگەڵیانە سەرف کردووە لەگەڵ تاسە 5 کتێبم نووسیوە سەبارە بە یارسان. ئەوەیە لە ئەوان بە درێژەی تەمەنیان 7 جار کەوتونەتە بەر کۆکوژی. کۆکوژیەکی بەڕاستی زۆر دەڕەندانە لەبەر خۆپارێزیە زیاتر ئەو شتە. ئیگینا شتێکی وان نییە تۆ بڵێ دین چۆن نەبێ نهێنی بێ. ئەبێ ئاشکرا بێ. تۆ بانکێشتەی بۆ ناکەی قەی ناکە بەڵام دین ئەبێ ئاشکرا بێ خەڵک بزانێت تۆ چی ئەڵێ. ئەوان تا ئاستی ئەو ناو ناتۆرە بێمانانەش کە ئەوترێ بەرامبەریان بێدەنگ بوون لەبەر ئەوە کارێکی خراپی بووە بۆ ئەوەی ئەو شتە تەمومژی لەسەر بنیشت. زۆر باشە. ئەمە خۆیان کە با بڵین هیچ لێکۆڵینەوەیەک یاخود هیچ نووسراوێکی تایبەتیان دەربارەی ئاینەکەیان نییە. بەڵام ئەی لە دەرەوەی خۆیان لێکۆڵینەوەکان چۆن؟ لە دەرەوەی خۆیان هەوڵ زۆر دراون بەڵام هەوڵەکانیش بۆ نمونە مێنوورسکی عەلامەیەکی گەورەیە. کتێبێکی بەناو سەرنجام کە کتێبی پیرۆزیەوانە بڵاو کردوێتەوە لە ئەرمینیا لە شوورەوی کۆن اتحادی سۆڤیەتی لە فەڕەنسا بڵاو کراوەتەوە. من ئەو کتێبم دەستکەوتووە هاتوون لەگەڵ ئەو تێکستانە کە ئێستا لا من 30,000 لاپەڕە تێکستن 30,000 لاپەڕە بەراوردم کردو. من زمانی تێکستەکان ئەزانم ڕێنووسەکان ئەتوانم بخوێنمەوە گۆکاری ئەو زمانم بەڕاستی هاتوون بەراوردم کردوون یەک دانە دێڕی سەرنجام لەناو کتێبەکەی مینوڕسکیانیە. بەشەرتێ لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە بە ناوی سەرنجامە بڵاو. ئەمە کۆمەڵێ سرود و ئەتوانم بڵێم دەربڕینی پیرەکانی یارسانن یاخود ڕابەرانی یارسانن لە سەدەی 11 تا 13 کۆچی. بەڵام سەرنجامی ئەسڵ سەدەی 6 7 8 کۆچیە. ئەوەی کە پێ ئەوترێ سەرنجام ئەسڵ کە پێڵەن کەڵام خەزانە خۆیان پێڵەن کەڵامی خەزانە یا سەرنجامی ڕاستەقینە ئەوەی قۆناغی پەرویدیوەری یەکەم سەردەمی سوڵتان ساحاق ئیسحاقی بەرزنجی. بەڵێ چەندێک کتێب هەیە دەربارەی یارسانەکان؟ کتێبەکان زۆر زۆرن. کتێبەکان ئێستا بۆ نمونە مەجموعان ئەمە سەرنجام 6 بەشە. دەورەی هەر سەرەتا بەڕاستی بارگە کەڵامی 72 پیرەیە دەورەی حوتەوانە دەورەی چلتەن گڵێمی و کۆڵ دەورەی عابدین جاف و هەروەها وردە سەرنجام. ئەمە جارە 6 کتێبن یا 6 بەشە کتێبی سەرنجام. دوایەوە کتێبیانێ پێڵەن دەفتەر.
دەفتەری شنوێ دەفتەری گەوای غوڵامان دەفتەری دیوانە گەورەی پەردیوەری دەفتەری سرودەهای دینی یارسان ئەمانە دەفتەرن بەڕاست پیاڵێ هەیانە پێڵێن دەورەی بالولی مایی دەورەی شاخۆشێن دەورەی سوڵتان ئەسحاق دەورەی باوا سەرهەنگ دەورەی باوا ناوس ئەمە 5 دەورن چەندین تێکستیان لێ ئەمانە کتێبەکان پێڵێن دەورە هەندێکشان پێن کەڵامی خاوەنەکانیان بۆ نمونە کەڵامی قاسد کەڵامی مجرم کەڵامی دەروێژ نەورۆزی سۆرانی ئەمانە نازناون قاسد یعنی مجرمەکە حاجی نەعمەتڵڵا جەیحون ئاواییە ئەمانە پیاڵن کەڵامی خاوەنەکانیان دەروێژ نەورۆزی سۆرانی بۆ نمونە زوڵفاقاڕی گۆران سەی براکە سەید حەیدەری و هەتا دوایی زۆر من ئەڵم 30,000 لاپەڕەم لایە بۆ خۆت چەند کتێبت دەربارەی یارسانەکان 5 کتێبم نووسۆ یەکیان یارسانیەکان یارسان دینێکی کوردیە سێمیان کاریگەری ئاوێستا بەسەر ڕابەران و پیرانی یارسان چوارەم بە ناوی ئازگار کۆمەڵی لە کۆڵینەوەی بەرگی یەکەم تەبەنە و کتێبش 2 بەرگە و هەروە دەورەی حوتەوانم تەرجمە کردووە کە بەشێکە لە سەرنجام و بڵاوم کردوێتەوە ئیتر کتێبەکانی تریشم کۆڕەکانم سیمینارەکانم زۆر شتم سەبارەت بە یارسان وتۆ بەڕاست دەربارەی کۆڕ و سیمینارەکانی تایبەت بە یارسانەکانی کە بەڕێستان لە کۆڕەکاندا ئاماژەی پێکەن بیریت لەوە کردوێتەوە کە بیان کەیتە کتێبێک یاخود هەر بابەتی کتێبەکان و بابەت تێکستەکانەوە قسەیان لێکم جا من 2-3 کتێبی تریشم مەیە بەناوی کتێب هێنەکردن بەرگی یەکەم و بەرگی دووەم و سێم نییە ئەوە کتێبی یەکەم کتێبی دووەم کتێبی سێم لەناو تێکستە کوردەکانە ئەوانش لەوانەیە نیوەیان هەر سەبارەت بە یارسان بێ یعنی نیوەی هەرسێ کتێبەکە لەوانەیە بابەتی یارسان بن زیاتر پشت بە سەرچاوەیەک ئەبەستیت پشت بە تێکستەکانی خۆیان ئەبەستم یەک شارەزایت لە تێکستەکان بەڵێ زمانەکەیان نەزانم و ڕێنووسەکەشیان نەزانم و تەمەنیشم بەڵێم لە 19 ساڵیەوە من خەریکم یعنی ئێستا ئەم حەزە لە چیەوە سەرچاو وەڵی حەزەکەم لە سەرەتا من بەڕاستی تەمەنم 19 ساڵ بوو ئێمە تێکەڵایمان هەبوو لەگەڵ یارسانەکانی ناوچەی خۆمان دەرەتوێ و هاوار و هاوارە کۆن باوکم بەڕەحمەت بێ زۆر هاتوو چۆیەکردن لێ پرسراویە بۆ کاتە لە ناو شۆڕشا و چەند جارە من لە خزمەت چووم و کاتە تەلەبەی 2-3 تەوەسە بووم ئێتر هەندێشتی جوانم لەوانە بینی هەندێشتی جوانم لێ بینی و هەندێشتی سەر سوورهێنەری بۆ من بۆ نمونە لەناو کرۆکی ئەوڕامانان بە سۆرانی قسەیانە کرد بۆ نمونە لەناو کرۆکی ئیسلامان ئەوان لەسەر دینێکی تر بوون ئەو نان بدەی و ئەو دڵسۆزی و پیاوەتی و بەتەنگەواتنە هەیان بوو وای لە یادێتر من بکەم و هەوڵی زانینیشت سەبارەت بە یارسان ئەوە بوو بە سەرەتا وە خاڵی دووەمی دەستکەوتنی کتێبێ بوو لەگەڵ باوکی ڕەحمەتی ماچوون بۆ کرماشان نەخۆش بردمی بۆ نەخۆشی گورچی لەوێ لە ماڵی یەکێک لە بنەماڵی هاشمی کتێبێکم دەستکەوت ئەو بەناو سرودەهای دینی یارسان ئەوە ئیتر بوو بە هەنگاوی یەکەمی ڕاکێشانم بۆ ناو تێکست ئەم ئاینە لەناو ئەدەبیاتی کوردیا ڕەنگی داوەتەوە بەڵێ ئێستا بۆ نمونە حەزرەتی مەولەوی ئەسڵەن چەندین شعری هەیە باز لە ڕابەرەکانیانەکە و هەروەها باز لە هەندێک قەناعەت دەکا حتا من لە کتێبێکمە بناوی مەولەوی هونەری شعر باسی کاریگەری عێرفانی یارسانم کردوە لەسەر شعرەکانی حەزرەتی مەولەوی کاریگەری و هەشەیەتر بە جۆرێکی تر باسی کردن بۆ نمونە شێخ ڕەزا ئەو قسە دەماودەمیانەی کردووە کە خەڵێک ئەیکا بەڵام مەولەوی چونکە نزیک بووە لە سەرچاوەکەوە تێکستەکانی بینیوە ئەو واقعەکە باسەکە دەستەکان خۆش بێ مامۆستاگیان سپاسکەم ئێوارێ لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز مامۆستا ئەیوب کێخا ڕۆستەم نووسەر و لێکۆڵەر جارێکی تر بەخێر سپاس دەستی خۆش زۆر سپاس